عەقید حەسەن سەیاد خودایی لەلایەن دوو چەکدارەوە لە نزیک ماڵەکەی خۆی لە شەقامی موجاهیدانی ئیسلامی لە تارانی پایتەختی ئێران بە 5 گولە لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆیدا کوژرا. عەقید حەسەن بەرپرسێکی باڵای قودسی سەر بە سوپای پاسدارانی ئێرانی بوو. دوای ڕووداوەکە سوپای پاسداران لە ڕاگەیاندراوێکدا کردەوەکەی بە کارێکی تیرۆریستی و پلانگێڕی گەورەی جیهانی ناوبرد و ڕایگەیاند. هەردوو ئەنجامدەری کردەوەکە توانیویانە دوای هێرشەکە بە ماتۆڕسکیلەکەیان هەڵبێن. شێوازی تیرۆرکردنەکە مان نیشانەی تیرۆرەکانی ڕابردووی ئێرانی هەڵگرت بوو کە تیایەندا ئیسرائیل بە تاوانبار دەزانرێت. لەوانە شێوازی تیرۆرکردنی زانایانی ئەتۆمی ئێران لە ڕابردوودا. سەرهەنگە عەزیزمون ئاوایە سەیاد خودایی. ڕۆژێک دوای ڕووداوەکە ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆماری ئێران بەر لەوەی تاران بەرەو شانشینی عومان جێبێڵێت ڕایگەیاند. گومان لەوە نییە تۆڵەکردنەوەی خوێنی شەیدەکەیان مسۆگەرە. هاوکات ڕەمەزان شەریف وتەبێژی سوپای پازاران ئیسرائیلی بە ئەنجامدانی کردەوەکە تۆمەتبار کرد و هەڕەشەی تۆڵەسەندنەوەی کرد. وتیشی ئەندامانی گروپە تیرۆریستیەکانی سربەزل هێزان و زایۆنیستیەکانی جیهان سزای دادپەروەرانەی خۆیان وەردەگرن. لەلایەکی دیکەوە مەجید میر ئەحمەدی ئەمینداری ئەنجومەنی یاساییشی وڵات و یاریدەدەری وەزیری ناوخۆ بە کاروباری یاساییش پەنجەی تۆمەتی ئاڕاستەی ئیسرائیل کرد و وتی پێویستە ئەوانەیە و تاوانیان ئەنجام داوە چاوەڕێی زلەیەکی توند بن لەلایەن ئێرانەوە، چونکە بە وتەی خۆی زلەی ئێران هێندە بەهێزە کە لە کارەکانیان پەشیمانیان دەکاتەوە. هەروەک پێکێنانی لیژنەیەکی لە دەستگا سەربازی و ئەمنیەکان ڕاگەیاند بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە و ڕاگەیاندنی ئەنجامەکانی. کاردانەوەکانی ڕووداوی تیرۆرکردنی عەقید حەسەن سەیاد خودایی دوایەوە هات کە دەستگای ئیطلاعاتی ئێران ڕایگەیاند کردەوەکە شانەیەکی سێخوڕی ئیسرائیلی لە پشتە. تاوەکو ئێستا قەوارە ئیسرائیل لێدوانی بەرپرسێرانەکانی تایبەت بە تێوەگلانی تەل ئەبیب لە ڕوودانی تیرۆرکردنی عەقید حەسەن سەیاد خودایی ڕەت نەکردووەتەوە. ئەمەش بە گەورەترین کردەوەی لەو شێوەیەدا دەنرێت لە ئێراندا دوای ئەوەی لە تشرینی دووەمی ساڵی 2020 محسین فەخریزادە گەورەزانە ئەتۆمیە وڵاتە بەدەستڕێژی گولە لە تارانی پایتەختی ئێران کوژرا و دواتریش ئیسرائیل بە ئەنجامدانی کردەوەکە تۆمەتبار کرا.